ئێران بەڵێنیدا بە تۆڵەکردنەوەی توندی کوژرانی قاسم سلێمانی فەرماندەی فەیلقی قودسی سەر بە سوپای پاسداران کە ناوبراو بە ئەندازیاری دەسوەردانەکانی ئێران لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەنرا لە کاتێکدا ئەمریکا ڕایگەیاند هێزی زیاتر ڕەوانی ناوچەکە دەکات بەهۆی زیادبوونی گرژی و ئاڵۆزیەکان. ئەمریکا بڵاوی کردەوە نزیکەی 3000 سەربازی تر ڕەوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات و هەروەها هانی هاوڵاتیانی وڵاتەکەیدا دەست بەجێ عێراق بەجێبهێڵن لە دوای ئەو هێرشە ئاسمانی بووە هۆی کوژرانی قاسم سلێمانی. By attacking at that level the government. بە هێرشکردنە سەر حکوومەتی ئێران لەسەرم ئاستەوە ڕاگەاندنی جەنگە لەلایەن ئەمریکاوە و لەو بڕوایەدام ئێرانیەکان ئەو کارە زۆر بەزدی وەردەگرن و پێدەچێ شەڕ بکەن بە شێوازێک کە نەناسراو بێت و ئێرانیەکان 40 ساڵیان بەسەر بردووە لە هەوڵی بنیادنانی شێوازەکانیان چونکە ئەوان پارە و هێزی چەکدار و تەکنەلۆژیای پێویستیان لە بەردەستدانیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەمریکا. ئەو هێرشی ئەمریکا وەک وەڵامدانەوەیەک بوو بۆ ئێران و هاوپەیمانەکانی بۆ دواخستنی هەر وەڵام و هێرشێکی چاوەڕوان کراو. لەو بڕوایەدام ئەوەی بەم دوایە لە عێراق ڕوویداوە لە کوژرانی بەڵێندەرێکی ئەمریکی هێڵی سوور بوو بۆ ئیداری واشنگتۆن. هەر بۆیە وەڵامی ئەمریکا بریتی بوو لە کوژرانی 25 ئەندامی حیزبوڵای عێراقی. ئەگەر تەماشای بکەین حیزبوڵای عێراقی بریتیە لە گرەیەک و لەو گرێ جۆرە و جۆرانەی هەمویان بەیەکەوە پەیوەستن و هەمویان لەسەرەوە سەرکردایەتی دەکرێن. پێشبینی دەکرێت هەر هەوڵێکی تۆڵەکردنەوەی ئێران لەسەر کوژرانی قاسم سلێمانی بێتە هۆی هەڵگیرسانی ململانەیە کە تەواوی ناوچەکە بگرێتەوە و وەشوا دەکات هێزەکان ئەمریکا لە عێراق و سووریا و ناوچەکە بکەونە مەترسیەوە.